جارێکیان کافرەکان دەوری پێغەمبەری خۆیان گرتبوو عەلەیهی سەڵات وەسەلام دانەیەک پاڵیانەیە و دانەیەک ڕایە کێشا دانەیەک بەرزی دەکردەوە ئەیوت تاوەکو لەولاوە عوقبەی کوڕی ئەبی موعیط هات بە عەباکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خینکان کەس نەیەوێرا دیفاع لە پێغەمبەر کە صلی الله عەلەیهی وسەلەم چونکە ژمارەی موسڵمانان زۆر کەم بوون لەولاوە ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت هات پاڵی عوقبەینا وتی ئەتەقتلونە ڕەجولا یەقول ڕەبی الله ئێوە پیاوێک دەکوژن تەنها ئەوەیە دەڵێت پەروەردگارم ئەڵڵایە. خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ماندوو بوو تاوەکو ئەم دینەی بۆ ئێمە گەیان زۆر هیلاک بوو زۆر ئەزێتی کێشە خۆی دەفەرمێت لەقەد ئوذیت في الله وما يؤذى أحد ولقد أخفت في الله وما يخاف أحد. من زۆر ماندوو بووم زۆر ترسێندرام و هەروەها زۆر ئەزێتم کێشا لە پێناوی خوا کە هیچ کەسێک وەکو پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەزێتی نەکێشا. کاتێک ڕۆی بۆ تائیف 100 کیلۆمەتر زیاتر بە پێی ڕێگاکەی لەو کەش و هەوا گەرما کەوا برد ئەتاوێنێتەوە کە 5 دقە ئینسان ناتوانێت لە پێش ئەو خۆرە بوەستێت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم 100 کیلۆمەتر زیاتر بە پێیەکانی ڕێگا دەکا بۆ تائیف بۆ ئەوەی بەو خەڵکە بڵێن لا ئیلاهە ئیلا الله یەخوا پەرز بن خودای گەورە بەتاک و تەنها بپەرسن. بەڵام وەڵامی ئەوان چی بوو؟ وەڵامەکەی ئەوان بوو منداڵەکانیان بەردا بەگژانیان بەبەرد خوێن لە قەد و باڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دێتە خوارەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی دەیگێڕێتەوە ئەڵێ ئەوەی تائیف بەسەرما هات ئەوەندە خەمبار بووم ئەوەندە خەفەتم خوار بە پێیەکانم ڕێگام کرد زیاتر لە 60 کیلۆمەتر تاوەکو قەرنی ثەعالبە. ئەڵێ یەک جا هاتمە هۆشی خۆم یەک جا سەیرەکەم من لە قەرنی ثەعالبم یەک جا وا سەیر دەکەم ئینسانێک ئەوەندە ڕێگا بکە ئەوەندە خەمبار بێ سەریدا بگرێ و ڕێگا بکە و خەفەتبار بێ 60 کیلۆمەتر ئەڵێ یەک جا چاو ئەکەمەوە یەک جا سەر هەڵەگرم سەیرەکەم من لە قەرنی ثەعالبم کە 60 کیلۆمەتر لە تائیفەوە دوورە. خۆشەویستان لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموو اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون. خدایە لە قەومەکەم خۆش بە چونکە نازانن. محمد صلى الله عليه وسلم کە هیچ کەسێک قەدری پێغەمبەرمان صلى الله عليه وسلم نازانێت إلا خالقی محمد نەبێ عەلەیهی الصلاة والسلام. خدای گەورە ستایشی عەقڵی دەکات خۆی دەفەرمێت ما ضل صاحبكم وما غوى و خدای گەورە ستایشی چاوی دەکات و دەفەرمێت ما زاغ البصر وما طغى و خدای گەورە ستایشی سینگی دەکات و دەفەرمێت ئەلەم نەشرح لەکە صدرك و خدای گەورە ستایشی دڵی دەکات و دەفەرمێت ما كذب الفؤاد ما رأى و خدای گەورە ستایشی پاکێتی دەکات و دەفەرمێت ووضعنا عنك وزرك و خدای گەورە ستایشی زانستی دەکات و دەفەرمێت علمه شدید القوى و خدای گەورە ستایشی ڕازگۆیی دەکات و دەفەرمێت وما ينطق عن الهوى و خدای گەورە ستایشی نەرمونیانی دەکات و دەفەرمێت بالمؤمنین ڕەئوف ڕەحیم و خدای گەورە ستایشی ئەخلاقی دەکات و دەفەرمێت وإنك لعلى خلق عظيم.